چۆمان لە ساڵی 1953 ئاوەدان کراوە و خەڵک تێیدا نیشتەجێ بووە. ڕژێمی ئەوسای بەحەز بە بڕیاری ژمارە 90 مافی خاوەنداریەتی لە بەشێکی زۆری دانیشتوانی ئەم سنوورە سەندەوە. ساڵی 1975 جارێکی تر ڕژێمی بەحەز لە ساڵی 1983 دانیشتوانی ئەم سنوورەی بۆ ئۆردوگا زۆرەملێکان ڕاگواست و ئەم ناوچەیە بووە بە مەیدانی جەنگێکی وێران کرد. ساڵی 2019 پەرلەمانی کوردستان بەپێی یاسایەک بڕیاری دا مافی خاوەنداریەتی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان بە زێدەڕۆیی هەژمار کراون بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکانیان. سەبارەت بە یاسایی بەخاوەنکردنی زێدەڕۆیەکان لە سەمورچی شارەوانی دیارە یاسای ژمارە 2019 گۆڕانکاری یاخود تعدیلی لەبۆ کرایە بە یاسای ژمارە 7 ساڵی 2021 لە پەرلەمانی کوردستانەوە. ئەوە گومانی تێدانێت لە بەرژەوەندی خەڵکە لە ڕووی نرخ و لە ڕووی خەمڵاندنی زەویەکان و یاخود مولکەکان. ئێستا یاسایەکە بۆ شێوەیە گۆڕانکاری دەسەکراوە تعدیلی دەسەکراوەکە لە بەرژەوەندی خەڵکدا بێتن. شارەوانی ناوچەکە یاخود لێژنەی قایم قامیەت کە لێرە هەیە دەکرێت لە ڕێی لێژنەکەوە ئەو خانیانی کە بە زێدەڕۆی لە سنووری شارەوانەکان دروستکرا و خەڵک داواکاری هەیە لە بۆ ئەوەی تەملیکردنی بەخاوەنکردنی دەکرێت ئێمە بەجێرەی ئەو ڕێکاری کە دانراوە تەخمینیان لە بۆ بکرێتن کە شتێکی زۆر بەسیتە زۆریش ئاسانە لە بەرژەوەندی خەڵکیشە. هاوڵاتیانی ئەم سنوورە دەڵێن بەهۆی ئەم کاولکاریەی بەسەر ئەم سنوورەدا هاتووە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کار ئاسانی زیاتر بکەن بۆ ئەوی هاوڵاتیان بەپێی یاسا ببن بە خاوەن ماڵ و مڵکی خۆیان. لە سەردەمی باسیشدا بە کۆمەڵێک بڕیاری سیستەمکارانە خەڵکەکەی بێبەشکرا لە خاوەندارێتی مڵک و ماڵەکانیان و هەروەها لە ساڵی 91 پاش ڕاپەڕینی خەڵک کە خەڵک بە ئیمکاناتێکی زۆر لاوازەوە توانیان ناوچەکانیان ئاوادان بکەنەوە بۆیەش دوای ئەوە کۆمەڵێک بڕیاردران لە پێناوی بە تاپۆکردن و بە خاوەنکردنی خەڵک بۆ مڵک و ماڵەکانیان بەڵام لە ڕاستیدا ئەوانیش لە ئاستی قوربانیدانی خەڵک نەبوون بۆیە پێویستە کات کە حکوومەتی هەرێم و پەرلەمانیش زیاتر بیر لەوە بکاتەوە کە هاوکاری خەڵک بن بۆ ئەوی قەرەبووی ئەو زیان و ئەو کاولکاری و ئەو وێرانکاریە بکەنەوە کە کۆمەڵانی خەڵک لە دەڤەری باڵەکایەتی تووشی هاتن. ساڵی 2021 پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 3 ساڵی 2019 هەموار کردەوە و بڕیاریدا بەپێی خەمڵاندن خانوو بەسەر هاوڵاتیاندا لە سنووری قەزای چۆمان تاپۆ بکرێت. پێشەوا مەحموود کورسات نیوز، چۆمان.